کاتژمێر شەشی بەیانی ئەمڕۆ ئاگر لە ژمارەیەک دوکان لە ناو پرۆژەی نیشتەجێبوونی ڕۆژتی لە شای سلێمانی کەوتۆتەوە کە نزیکەی 25 دوکان لەناو ئەم بازاڕدا سوتاوەکە زۆرێک لە دوکانەکان کە کاری نووسینگی خانوبەرەیە و کە داتاشی و ساڵۆن و چەندە بابەتی دیگەی تێدا بۆ بەهۆی ئاگرۆ سوتاوە بەدەستمە لایەکی لەو دوکانداران سڵاو لێ بێ زەرەر و زیانەکانتان چین زیانەکان هەمووی مادیە و نزیکەی 40-50 دوکانی تایە هەمووی سوتاوە ئەوەی کە بەس زەرەر و زیانی مادی بۆ بچیکرد نەبووەوە دوکانی چی و هەیە لێرە دوکانی نووسینگەم هەیە نووسینگە بەڵێ سەرچەند دوکانەکە سوتاوە بەڵێ سوتاوە کێگە دەریان کردیتەوە وەڵای من خۆم لێرەکانە نزیکم لێرە ئەو هینە ئەگەدار بم 6 و 5 دقیقە سوتاوە لەو کاتێ بەڵێ دەستەکانێ خۆش بێ سڵاوتان لێ بێ دوکانەکانی ئەو زیامن بووە هەموو شتێک چی سوتاتوە دوکانی چی وەیە وڵی دوکان نووسینگەم هەیە مەغزانمان هەیە دوکان نووسینگەمان هەیە ئێتر ئەوەی تایەتی ئاگەر ڕۆحم بە چیەکە ئەسوێ ئێتر پێویستی نووسینگە سیێمێستی زیانەکانی بە چەنە خەمڵێنرێتەوە واللهی من ئەتیمارە تا 6 میلیۆن 6 میلیۆن ئارۆ لەبەر من سێ دوکان و نووسینکە بوو دەکات 4 دوکان چەند دوکان سوتاوە 4 میمرەسی سوتاوە چوای تۆ دەستەکانی خۆش بخوا قەرەبووی کاتەوە بۆ سپاسەکەم بەڵێ ئەوەی کە هەیە ئەگەر هاوکارە مێنەکان جۆزێتەوە لێرە کە ئەمە گوزەرێکە کە زۆربەی دوکانەکان سوتاوە بە پێ ئەو لیستەی کە بەگری شارستانیش ئامادەی کرده بوو کە ئەوی کە من بینیم بەڵام ڕایان نەگەیاندووە باس دەواکرێ کە نزیکەی 25 بۆ 30 دوکان لێرەدا سوتاوە بەڵام تا ئێستا ئامارێکی ورد ڕانەگەێنراوە بەڵام ئەوەی هەبووە کاتژمێر دەوروبەری 6 بووە کە ئەم ئاگرە کەوتۆتەوە لە ناو پرۆژەی نیشتەجێبوونی ڕۆژتی لە شاری سلێمانی کە ئەو دوکانانی سوتاون کە نووسنگی خانوبەرە دارتاشی و ساڵۆن و کەلوپەلی ناوماڵ ئەو بابەتانی تێدایە ئەمە ئەوەی کە هەیە ژمارەیەک لەو دوکانانی کە سوتاوە بەڵام تا ئێستا بەگری شارستانی هۆکاری ئاگرەکەی نەخستۆتە ڕوو کە بەهۆی چیەوە دوکانانە سوتاوە بەڵام ئەوەی کە هەبووە دەوروبەری کاتژمێر شەشی بەیانی ئەمڕۆ بووە کە ئاگرەکەوتۆتەوە و ژمارەیەکی زۆر لەو دوکانانی کە لە ناوم پرۆژەی نیشتەجێبوونەدا هەیە کە سوتاون کە ئەمە ژمارەیەک دوکانن لەم دەوروبەرە بۆ ئەوەی کە کاری دەکرێت کە وەکو گوزەرێک وایە کە کاری ناوماڵی تێدا دەکرێت و پێدەویستەکانی ناو ئەم پرۆژەی تێدا دابین دەکرێت کە وەک دەبینرێت لە کەلوپەی دارتاشی و چەندین باوەتی دیکەی تێدایە بەڵام ئەوەی کە هەبووە ژمارەی ئەو دوکانانی کە سوتاون لێرە ئەوانە زیانیان بەرکەوتووە هەندێکیان شتیان بۆ دەرچوە بەس هەندێکیان شتیان بۆ دەرنەچووە بەڵام ئەوە هەبووە کە زۆر قورس نەبووە ئەو زانیارانی کە هەیە ئەوەی کە بەیانی ئەمڕۆ ئەو ڕووداوە ڕوویداوە لە ناو پرۆژەی نیشتەجێبوونی ڕۆژتی بۆ ئەمەش دیمەنی پاشماوەی ئەو ڕووداوەیە کە ڕوویداوە لێرەدا و زۆرێک لە دوکاندارەکان هیچیان بۆ دەرنەچووە. بەڵێ ئەوەی کایبینن ئەمە پاشماوەی ئەو ئاگرێ کە بەرەبەیانی ئەمڕۆ لە ناو پرۆژەی نیشتەجێبوونی ڕۆژتی کە لە ژمارەیەک لەو دوکانانی کە لێرە سووتان بەهۆی ئەوەی کە ئاگرێکەوتەوە لێرە نزیکەی 25 بۆ 30 دوکان سوتاوە بۆیە تیمەکانی بەگری شارستانی سەرقاڵی لێکۆڵینەوە لە هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە بەڵام ئاگرەکە دەوروبەری کاتژمێر 6 و 5 خولەکی ئەم بەیانیە ڕووی داوە.